هەڵمەتی لابردنی زیادەڕۆیەکانی نێو شار و دەرەوەی شاری سلێمانی لەلایەن لیژناوە بەشەکانی قایمقامیەت و شارەوانی سلێمانی بەردەوامی هەیە. سەرجەم ئەو کەپرانەی کارێزە وشک کە ماوەی 3 ساڵە بەشێک لە کاسبکاران کاری تێدا دەکەن ڕوخێندران و ئەوەش نیگەرانی خاوەن کەپرەکانی لێکەوتەوە دەڵێن ئەو شوێنە تاکە سەرچاوی دەرامەتی کۆمەڵی خێزان بوو. ئێستا ئەوان نازانن ڕوو لەکوێ بکەن. ئەم کەپرانەی لەسەرم جادن کە بژێوی خەڵکی لەسرە لە ڕاستیە ئێمە چەند جارێ بەڵێ ئاگادار کراوینەتەوە، بەڵام ئێمەش سەردانی هەموو لایەنەکانمان هەموو لایەکمان کردووە بە پێی پێویست کە ویستومان هەر چۆنە بە بژێوی ئەم 40-50 خێزانەی کە لەسەرم کەپرانەیە هەمووی خەڵکی فەقیر و کەم دەرامەت و هەژارە. ئەجنا خەڵک لە خۆشیان نایەتێرە ئیشکا لەسەرم جادە هەرێکە بژێوی ژیانی لەسەر شتێکە. بەڕاستی ئەوەی کە ئەمان کردویانە شتێک نییە بڵێن وڵات جێگای دەستخۆشی بێتۆمانە. لە ڕاستیە ماڵم ئەڵێن قەیچێکە ئێمە شتەکە زیادە ڕوێ ئەگەر ڕێگای خەڵکمان کردووە بەرامبەر ڕێگای خەڵک کرا و ئیشەکانی خەڵکمان تێکگا بەسەر چاکەم با ئێمە لای بەرین، بەڵام ئەمان وەکو پیشەی خۆیان و چەند جاری ئیشی خۆیان بووە نانێشوە قەت بەدەن خەڵکی فەقیرەوە نەبوو. شارەوانی بانی هاتن بە لیژنەی تایبەتی هەمویانەوە قایمە شارەوانی پۆلیسی شارەوانیە هەمووی هاتووە بە دوایەکە مەجالیانە نیو سەعات هەتا هەڵی وەشێنین ئیتر زۆر بە بێ ئیمانانە هەڵێن وەشاند تەقریبا هەر ئەو کەپرە ئێستا زەردەکەی لە 7 ملیۆن کەمتر نییە 7 ملیۆن جایەتر نازانم ڕوومان کردێتە قاپی خواتی نازانم چی بکەین لەم بینە ئێمە تیا ماوین شوێنێکمانە ئێستا حالیان خۆشمان نازانێت شوێ ئیشکەین لە شوێ کەسا بکەین لە شوێ بژێوی پێیاکەین کولی کەپرێ لەمانە دا عایلەی لەسەر ئێستا خۆمانەوە جەماعەتەکەن دا عایلە کەمتر نییە لەسەرەتی. بەشی زیادەڕۆیی سلێمانی دەڵێن ماوەیەکی زۆرە ئەو کاسبکارانە ئاگادار کراونەتەوە کە شوێنەکانیان چۆڵ بکەن چونکە شوێنی کارەکانیان پێچەوانەی ئەو یاسایەیە کە لە پەرلەمان دەرچووە و ئەوان بەلابردننی ئەو کەپرانە تەنها یاسایان جێبەجێ کردووە. ئێمە پابندین بەو یاسایەوە ئەو کەسانەی کە تەجاوز ئەکەنە سەر مڵکی گشتی لە شۆستە و شەقامەکان بەکاردێنن ئێمە ئیجراعاتیان بەرامبەرەکەین ئەگەر هیچ مۆڵەتێکیان لە لایەنی پێویندارەوە بۆمان نەهێنن ئێمە ناچارین ڕێکاری یاسایی لە دژیان بگرینە بەر. من ڕێزم هەیە بۆ ئەو برادرانە کەواڵێ سی خێزان لەسەرینە ئێستا ئەگەر بڕۆ سەرەکەی ئەمانەی بەنسبەتمانەی کارەزەوشکەوە کاتی خۆی یەکی کەپرێکی بچوو ڕێگان پێدراکە لە دووری شەقامەکەوە کەپرەکاندانن و لە دووری شۆسەکەشەوە کەپر دروستکەن ئەویش بە کاتی تاونە کێشەکان چارەسەر ئەکرێ ئەوە بوو ئەمان وردەوردە کەپرەکانیان گەورە کرد. ئەگەر ئەڵێ سی ئایلێژ لەسەری ئیشەکە ئەگەر جاجار بڕۆتە لای بڵێ کەسابە دەڵێ وەڵی کەسابەتەکە هیچ نەما و نازانین چی دەکەن ئەی چۆن ئەم سی ئایل لەسەر ئەم کەپرە ئەژید. ماوەیەک بەر لە ئێستا شارەوانی سلێمانی بە بیانووی ناشرینکردنی سیمای شار دەستی کرد بە لابردنی سەرجەم عەرەبانە و دەستگێڕەکانی ناوشاری سلێمانی و هەڵمەتەکەش ناو بەناو دەست پێ دەکاتەوە و شارەوانی سلێمانی و لیژنە هاوبەشەکان بەنیازن تەواوی شار و دەرەوەی شار لە دەستگێڕ و کاسبکاران قەدەغە بکەن. ڕەمیار عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی. هەرچەنە پێشتر وەکو دەوترێت ئاگادار کراونەتەوە بەڵام ئەوانەی کە لێرەن خاوەن بڵێن ئەو کەپرانە دەڵێن